روسیا و جلال دوی مککتن هبه آزادی یا کردستان بریا آب و دوزامه آب و دوزامه ریبرو ریزان و ریران سازمانی گلوه بردل کردان هوست ایرا رادیو دنگی گله نه تاریکی زندانان و نه درابین حسینین گرتیگاهن دکارن قیرین آزادیه یا گرتین آزادیه بربند بکن دنگی برخودانی دنگی آزادیه جرادیو دنگی گل سلاوریز گهدارین هجا برنامه اما ایرو بطایبتی امیل سر سال وگرا شهادت و بدار وکرنا تکوشرین کرد یک جوان شیرین عالم هولی فرهاد وکیلی فرزاد کمانگر مهدی اسلامیان علی حیدریان وان تکوشرین کود نهی گلانه ده لگرتیگاه اوین هاتن بدار وکرن اب مجارمه سرکی وکی دنجی لسر هفدیتنا بری بر آپوره درباره آستان کرنا هفدیتنان کوافسی و هشت مهن تفی حوالندن لگرتیگاه امرالیه ده آگو دبن تجریده که گرانده هیه اف دروجه ویدهیه و وکی دنجی درباره چالکی خزمین گرتیان جی دروجه وامده دمینه برنامه دنگی برخودانی دست پیدکه بله گودارین هجا چاوگو مد سریده گوت ما رجاوا ما سرکه نهی گلانه سال وگره وان شهیدانه لی بریوی ام دخوازن وک هر جارجی برنامه امه جپرتوکا سوسیولوژیا آزادی یاری براپو لبشکی دین امی گهداری بکن و پاشی می هرکینا برنامه خبر دوام بکن یک دستاری سرمایه فینانس دوار عسکری و سیاسی ده ده معنی شرکی زیده لدیجی جواکه لگلگ برین دنیای راستیا پیک ده بیوی رنگیه جپیخیلتنگی آواهی سیستم دنیای و کیجان پیکاتنین سیاسی و اکونومی درکوین مرو و نب کهانته بلی با آست خبات انتلیکتویل سیاسی و اخلاقی دکاره دیار بکه ده سردم کابیتالا فینانسی ده که سرمایه هری فرازیه یا مدرنیته کابیتالیسته جوک بقاسی که دت دما دیرو که ده نبویه به جهردکتنی را روبرویه چاویم پولیتیک و اخلاقی جواک هاتنه پارچه پارچه کرن یا پیکته دیارده که جواکیه که مروف دکاره وکه قرکرنا جواک بناو بکه و جتواهی قرکرنان گرانتره سروریا مدیا سرمایه فرازیه دروشا سیلح کوله دیه جشر جهانی دویمین گرانتر قرکرنا جواک دایه برخواه توپین خواهی ملیتگیری، دینداریتی، جنسیت پارزی، زانست پرستی و هنرمندی تواهی 24 ساعتین روژه ور بسر جواک ده تاقینه به بیولی رتینه مالهمبری وان سیلح مدیه و برگری و پاراستنا جواک چاوره کرن. مدیا جی با آوه کمینا دویمین عقل آنالیتیک لسر جواک فونکسیونله. چاک و عقل آنالیتیک بسر خو باش آنجی خراب نینه مدیا جی بسر خو آموره کی نوتره. وکه هر سلاحی یه بکار بینه رولاوی دیار دکه. هزین هگومونیک چاک و هر تم خودی سلاح به باندور بون لسر سلاح مدیای جی هزا سردستن. جبر که مدیای مینا دویمین عقل آنالیتیک بکارتینن دواره به تاثیر کرنا هزا برخودان یا جواک ده جی گلکی باندورن. به وی سلاح جواکا فرازی تیاوا کرن. جواکا فرازی شیوه کدین اقر کرنا جواکه. مرو دکار دولتانه توجی وکه یک شیوهین قرکرنا جواکه به حسبینه. به هر دو شیوهان جی جواکه جواکونه دردخن دکن آموره که یک دستاریه که چاوا بر بدن پیشی ولید مرشه. بقاسی کمرو خوزه جواکی بچوک ببینه به تحلوکه درخستنا جواکه جواکونه جی ته معنی تحلوکه که ولو کسینو رو دیار نینه و دلیل هر جوره تحلوکه وکری تهشتن. سردما یک دستاری فرازیه جی مینا سرمایه فینانس به جواکا جواگونه درکتیه دکاره هبونه خو پیک بینه. هر دو جی دهمان دمه ده درکتنه هوله و اف جی خبر نینه. یک بیادن را تکلیه خوهیه. جواکاش جواکبونه هاتیه درخستن آد دولتانه توه و جواکا مدیه جره درخستیه به تمامی جواکین تکچوینه و حول دن سر خربین وان تشتندن آوا بکن. هیچ شک و گمان ته دنینه که ام دو سردما جواکا که بوی رنگیدنه.
جواکا ام تیدنه بتنه جواکا هری به پرزگری که دهمان دمه ده ام دناوا جواکا کولی دنه که تو تشتی نکاره بده فرده خواه. جواکن ام دناوا وان ده بتنه چاوی خوین اخلاقی و پولیتیک جدست ندانه. هبون اوان جدی تحلوکه ده نه به پرزگری کان به تحلوکه یا قرکرنی را روبرونه. اگر در روزامه ایرو ده پرزگری تیوی همو هزا زانستی مسیوا مزن و کانسرواری دبن و دمه قرکرنا جواکه نه ادعایه که تحلوکه که راستیه. ده ادعا کرن که ده سلاداری دولتا نتوه برگری و پاراستنا جواکه که هری زیده جواک بوید خوابه و افش دهله که تحلوکه گاو بگاو پیک بی. جواک بتنی نه به پرزگری کان ره به قرکرنی ره روب رویه. دو پرزگری که جواکه یا اخلاق و پولیتیکای هایا مجهه که دابشکرنا پرزگری کان دکار ریل بر تحلوکه هم وکه جلو را دوی مرو خواجه دور بگره. زانستان ناوند اوروپای عقل آنالیتیک به سینور بکارانی و او ریباز پیشته بر. هرچه قاسی هند دسکتیم و ریبازی هبنجی دواری ونداکرنا یک پارتی حقیقتی ده به تحلوکه و ناب مرو ویجندی تیوه بی. به شرطی که تحلوکه و ریبازی ین امجه فکاران دکن تمیل برچاوان بگردن تاوی که از زانم تحلوکه هیه که پرزگری که جواکی و که پرزگری که دابش بکجی ازی بکارانینا و ریبازی دوام بکم. دبشا اپیستومولوژی ده جی ازی حول بدم نزیکاتین جدا گفتگو بکم. ما بسیدم دبشا پیشیا پرزگری که جواکی ده جهنه ده دستلاتداری و دولته. جبرکو چافکانیا بنگهین آپرزگری کانه آمور و تکیلین دستلاتداری و دولته بری پیشی و خالصر جواکه و 3 سال شازمی و گلکی خودنا و جواکه ده بجی کرن. دویده فونکسیون وانا بنگهین اوه جواکه به هز بکن، به پاراستن بهلن و بوی آوائی ویج متنکاری یک دستاری را آماده بکن. گلکی گرینگه که مرو رولا دستلاتداری و دولت بوی آوائی تعریف بکه. مرو دستلاتداری و دولت بتنی وکه تواهی تکلی و آمورین زور دست نشان بکه تیریناکه. ده تعریفه که ولیده که ماسیین جدی هنه. از یقین دکم که رولا هری گرینگا دستلاتداری و دولت به هز و به پاراستن هشتنا جواکه یه. جبو وان رول خو بجیه بینه جی بری خود ده آمورین هبونا جواکه آنگو اخلاق و پولیتیکای. تمی وان چاوین جواکه قصد که و دهیله که نکاربن بخابتن و وردکه که نکاربن برولا خرابن. جبر که جواک دو قادن خو اخلاق و پولیتیکای پیک نینه نکاره هبونا خو دوام بکه. رولا بنگهین اخلاق اوه جواکه بکه خودی رزق و پیوان پیکاره بل سر پیان بمینه وان بجیه بینه و پی هبونا خو دوام بکه. جواکه که رزقین خو ین هبونه و هزا بجیانی نوانش دستابه او تیوی معنی که او جواک و گوهری جواک حیوانان و چا بخوازن دکارن بکار بینن و بکن میتنگه. رولا پولیتیکای جی اوه رزق و پیوان جواک بخور حوجه دکن تدارک بکه و تیوی وی تمی و ری و ریبازین پیدا کرنا حوجه‌دارین بنگهین ان مادی و ذهنی گفتگو بکه و جواکی ببریار بکه. پولیتیکا جواکی بوان سدمین بنگهین مسیوا هزا گفتگو و بریار پیش تدبه پیشی المجی جواکی ودکه و زندی دهله. دکه که جواک خواه بخواه ریوه به کارین خواه بخواه پرزگریکین خواه بخواه چاره سر بکه و بوی آوائی قادا هری بنگهین آهبونا خواه پیکینه. جواکا به پولیتیکا وکه مریشکا سری و حاطبه جیکرینه هی جان ندایه ورده ورده ده پرپته. ریا هری به تاثیر آبه کرکرین و به حسکرنا جواک اوه مرو و جو پولیتیکای محروم بکه. لو ما پولیتیکا جبو هبونا جواک بخواه جبو پیدوین و یم بنگهین مادی و معنوی ارگان مجبوری یه گفتگو کرن و بریاره. تر ری بقاسی محرومشتنا جواک جو پولیتیکای به تحلوکه نینه و دوی مرو خواجه دور بگره. جبر و سدمه آمورین ده سلطداری و دولت و تکیلین وان ده تواهی دیروکه ده ده درجه پیشیده لشونه اخلاق جواک سازیه بناو حقوق لشونه پولیتیکای جی سازیه بناو اداره دولت بجی کرنه. ده هر دمه ده وظیفه بنگهینا ده سلطداری و دولتان او بو جواکش دو هزین و محروم بکن آنگو جهازی و ین اخلاق و پولیتیکای دکن و لشونه وان هر دو هزین بنگهین امبرولا استراتژیه هبون رادبن اداره حکمرانی و حقوق داتینن. او هر دو وظیفه نبن دانه هوا سرمایه و یک دستایی متینکاریشی نابن. تواهی روپلین دیروکا شهرستانی 5000 سالی بشکاندنا هزا اخلاقی و پولیتیکا جواکه اولشون آوان بجیکرنا اداره و حقوق یک دستاریان تجیه.
دیروکا شهرستانی به صدم خوین راستی او لبر چاوان وسایه و راستنویساندنا و به تنی بوان صدمان دکار معنی ifade بکه. ده جوهر تواهی پفچون جواکی دیروکه ده اف راستی و شرطیه. جواک اب اخلاق و پولیتیکا خو بجی یان جوهل گوری اداره حقوقا یک دستاری متنکار انهار وکه کریان بشی. دما از دبیجم چاوکانیا سرکه یا پرزگریکان اداره حقوقا دستلاتداری و دولت یا دوری اقلام با آوکی کانسورولوژیک مزند به از دخوازم و راستی ifade بکم. خصوصا که دن هیه که امراوه بکن فیده خو هیه. وقتا که جارا پیشی هیرارشی ها دامزراندن و کنگیش بو جواک دوار تجربه و پسپورتیه ده گرینگ بو هم چه ناوی لیب کم فرق ناکه چه دولجی چه اوتوریته جیل بندا فیده نه. اگر جواک دولت و اوتوریته به تواهی نهینی نکربه سدما و او هر دو بندواریان سود گرتنه نه. انگوش دولت و اوتوریته لبندا تجربه و پسپورتیه و باور دکه که به وی آوائی و کاروبارین وی حسانتر بن. جبروان هر دو سدمین گرینگ جواک خلحبونا دولت راگرتیه. تجربه لجم هر کسی پیدا نابه. پسپورتی جی کاری هر کسی نینه. لی اوتوریته و دولت تواهی دیروکه و هر دو بندوارین مافدار استثمار کرن و بون جه بیکرین هری به تجربه و کسین جب پسپورتی محروم. بوی آوائی دقادا اوتوریته و دولت ده لشون حقوق دکو دولابه لشون تجربه آوارتی جی کرد. فلاکت و رزینا مزن جنیز و تکیلیا خو به بره پاشکرنا مزن راستیان و جره درخستنی رهیه. برجوازیا کو د دیروکه ده نخواستن با آواکی کانسورولوژیک پیشکتنا چینا ناوین ifade دکه لشونا ناوینا جواکه لسر ناوکا ورونشت و برجواندی خوین هری اگویست وکه حقوق ریوبریا خویا هری بیعسل جی وکه اداره دستورا بنگهین پیشکش کرد. جبو ویجی دستلاتداری و دولت وکه آمورین سینورناش پیشکش کرن و وکه قادین قاش و پسپورتی دابش کرن و بوی آوائی زده کرنا وان تام و گوهری فلاکته که. لو ممرو دکاره ببیجه جواکا خوز جباران بره و لزیپک قلبیه. لیبرالیزم شویه که فکرینه برجوازیه. مینا آوا بنکاید مشه. شلورا گفتگوی و یم به سینور لسر جمهوریت دموکراسی دستورا بنگهیم بچو کرنا اداره به سینور کرنا دستلاتداری و دولت بقاسی کو سر راستیان دگرن مرو دکاره وانوک ifade به معنی برواجی بارکری جی بنرخینه. شینا ناوینا بورژوا بقاسی سردم آنتیک جهاتی نینه که دستورا بنگهین جمهوریت و دموکراسی پیشته به اداره بچو بکه دستلاتداری و دولت بسینور بکه. جبر که یه افتگینم به اصل بیکر کرنه آواهی مادیا چینا ناوینه شوازیوی هبونیه. جواک خاندانک قراله کی سردمن پیشی به زور و زحمتی راد کرد. ایجاروی خاندانتی و آمورن برجوای ین سینونناس چاورا که هلگره. از بزانین تگینین مالباتا برجوا و خاندان بکارتینم. جبر که جهمان چاوکانیتین. برجوازی توایی هنر رزگان و ریوبری جهازن بریا خو جهازن آریستوکراسی اصل زاده ین مزن و قرالان دفشیر مکرنه بخوشه نای با افرینه جوه خوزای چینی تکلین دستلاتداری و دولت باندوره که کانسورولوژیک دناوا جواکه ددکن خوزای چینا ناوین به فاشیزم بارکریه جلورا یک جپرزگریکا سرکه اوه چاوین سیاسی و اخلاقی جواکه کوترمی دکن و دهلن که نکاربن بخبتن بگومان قاد کومک و چاوین اخلاقی و پولیتیک انجواکه به تواهی نکارن بینت نکرن. حتی که جواک هبه و اخلاق و پولیتیکا جی هبن. لیجبر که دستلاتداری و دولت جقاده که پسپورتی و تجربه درد کهون تینه درخستن جهاتی بونا خویا آفرینر و کرهاتی نکاره بجیوینه. دروجامه ایرو ده تکیلی و آمورین دستلاتداری و دولت مینا آوه حتی بچاوین هری کور انجواک چزیرینه گلکی اشکره کرنه کو جواک بنچکاندی به خناس نکه نکار به تر رزق و پیوان خویا اخلاقی به جهبینه نکارج بو پدوین خوین هری بنگهی گفتگو بکه و نکارج بو خو بریاری بده لریبراپو عمر خیری کنار حاملی الدرم و ویسی اکتاشین دیگرتیگاه امرالی دنه 38 مهن تو آگاهی جوان نای گرتن 3 مه دنجی قدغه هفدیتین سروان هات برین دادگاه انفاضیه بورسای سرلیدانین پاریزران و مالباتان جبو هفدیتین برسواند دادگری دیار کرکو
28 داری ده سرکاتیا لجنه دیسپلینی جزای دیسپلینی ل عبدالله اوجلان بریه هاته هیمبون کو بریار دوازده نیسانی ده تقز بویه پاریزران رگهاند کو پیواجوی هی کووان هاتیه مشاندن ده 26 نیسانی ده سرلیدان کرن کو بریار تاوی دوسیا و سرلیدان دلیلان جی را دستی وان بکرن لیبلی سرلیدان وان هاته رد کرن هر وها اعتراض پاریزران جی جبو بریار جزای دیسپلین خود گراوی جی هاته رد کرن جی 25 آدار 2021 و ورو تا آگاهی جری براپو نایی گرتن من فردات الزروجة والجامعة يشكي كما قلت بله گودارن هیجا ناجی چاکو روژاوا خواه یه سرکجی مگوت روژاوا مده نهی گولانی 14 سال وگره شهادت شورشگرین کرد شیرین علم هوری فرزاد کمانگر فرهاد وکیلی علی حیدریان و مهدی اسلامیانن ام به هفره درباری وان شورشگران ده لوی دوسیای گهداری بکن که درباری جیانوان تکوشینوان هاتی آمده کرن به درجه دیروکا دستلاتر و به تایبت رژیم ایرانی به زندانی کرن و به داروه کرنان آزادی خوازان چافترسان دیدی که و ریگری لسرهلدان جواگی و سیاسی کریه لیبلی چواگو حتی ناشر دستلاتر و دولتان همبری آزادی سرکفتی نبویم برواجی نه زندان نه جیپتین سیداران نکارین پیشنگین جواگان بترسینه هر تم جالی تگوشرین کرد و شوازین وان سیاستان زفراند نچاندا برخدان و بینگاوین همدم افچاندا لزندان آمده و به برخدان مظلوم کمال و خیریان دست بگیر و گشت روشلاتا ولاد و بشیرین فرزاد فرهاد و علیان گشت واتا یک جدا چند گنویا برخدان جیب کردین وی بشه ولاد حدا فرندن کمار اسلامی ایران نکاری بو خال همبری وان برخدانین مزن انوان شورشگران بگیرم لو مال گزینگا نه گولانا 2010 ده دی زندان اوین آباجار تهرانی شیرین علم هولی فرزاد کمانگر فرهاد وکیلی علی حیدریا و مهدی اسلامیان هاتن داروکرن لیبلی اف داروکرن جی نکارین دنگی آزادی و سرهلدانین آزادی کردان و آزادی خوازین روشلات کردستان و ایرانی بتامرینه برواجی تکوشین جبو آزادی و سرکفتنی روش بروش زیده تبه و مشاله دست شهید نه گلانی بگرتر بویه و ریا سرکفتنی جبو آزادی خوازان رونی گریه شیرین علم هولی د سال 1981 د گوندی دیم قشلاقا باجار ماکوی روشلاتی کردستانی هاتیدنی 26 گلان 2008 ل تهران جالی سوپای پاستاران و دبن جاف گرن پشتی گرتنی دمک درج د بن işkence پر گران ان فیزیکی و درونی دتمینه د 19 مجدار 2009 د دادگاه ده به تهمت محاربه انجیل دیجی خودی درکتیه و پیوندی وی به پارتی جان آزادی کردستان رهیه جزای سیدار لحات برین ده همان دمیده به تهمت کتنا نه یاسایی لسرسینور 2 سال جزالتی برین شیرین علم هولی دنامه خویا داویده و ساده بیجه وان چما من گرت و چما من داروه بکن جبر کرتبونا من او همو آزار و اشکشاندن از به کردی هاتم دنه به کردی مزم بوم لیره نادن از بزمان خو باخفم بنویسم و خو بپارزم جمن رد بیجن دو جی کرتبونا خو برده از جی دبیجم گر از کارکی وصا بکم از خو انکار بکم علی حیدریان
دیکی ایلون 1979 لگوند در باغ لسر باجار سنه روشلات کردستان هاتیه دنی. در سال 2006 جبو عملیات به بعد چه تهرانی در 28 طباق همان سال ده تیگرتن بگو خب کاره به پارێزە 18 مهدی زندانی دما به تومتا اندامتیا پککی جزای سیدار جراتی برین گوتنا داوی علی اف بویه اخلاق و پارستنا مافین خوین روا بکن بنگه هاجیان خواه و لایقی گل و نشتمان ببن لشفقی امرو علی حیدریان و بتاقوستانی کرماشان دفرمون سنه لسیدار بدن مهابات سربرن دفرمون مهلن منالانی ملدایق بن دفرمون مهلن باران بباره و مهلن جاسوز بی و مهلن زوی بجی فرزاد کمانگر در سال 1976 لباجار کامیاران روشلات کردستانی هاتیه دنی. چالاکوان مافی مروان روزنامه‌وان اندام مجلس پیشه یا ماموستین کردستانی بویه و به سالان خبات گریه. به تومتا اندامتیا پژاکی دماهات باغ 2006 هات گرتن. دماغول زندانیه بیشکنجه این پر دجوار روبرو دمینه. دنامه خواهی جبو زاروکین ولات خود دبیجه تنیا داخوازک من هیه. پشتی گوز هاتن دار وکرن بلا دلی منی سرهل دیر دستنگا زاروک اگجمن سرهل دیر در لی بده و صبح که زو به زمان خوی دایک هاور بگه از دو خازن ببن بایک و اوینا مروحی بگینم چارالی جهانی فرهاد وکیلی لباجار سنی هاتیه دنی باوی سیزاروگایه در سال 2006 ده تیگرتن دمها کانونا 2007 ده به تومت محاربه آنج دجبرتیا خودی و اندامتیا تفگرین آزادی خوازین کردستان جزای دار وکرنی هات برین فرهاد وکیلی نامه خود و ساده بیجه جویت ما گوز دزانم خودی میراته این کو بخوینا قهرمانانم من چی قاست که دایه دوی دماغو من ستایش باقجیه کچین زاگروسه و ویرکتیا کورین آراراتی کریه چی قاست دجوار بود دما شاخ و گرانی خالصر ملی من ایواستیای و اشکیشان دیدانی ایدی دوی بچی دوی عاشق ببی وستاندنا من نجبر در باسکرنا دریجه یا ریه ترساج دستایی ناخوشی و نرخیم پیروزه کو من به دست خستیه
بیرانین من این پشت داروکرن دبن بیرانین به شهیدان را مرن جبو من واتای دوباره بوینه واتای سپارتنا دل آب اوینه رایه واتایا جدایک بون دما تمن دریج دبه واتایا مسافه دنابرا دور آواسکه هنده گشتنا من جبو آرمانج خونکی گلک مزنم جبرکو از گل من هیجا زاروک من و حوال من دوی جیهانه ده به تنا سر خمایه لیبل هیویا من آچه نبویی دوی سفره ده دزانم کو بر به کودره و دچم و چد خوازم من پای مرنه دکشینه بلکه پشت مرگ من و به مرگ من را خوینا مرووکی کو ده دهاتوی که ده به شهید پشتگیریه که به جبو گل من نشتمانا من و زاروکی من برا دورو خزم دورو کسم دو بنا بلد تمنم با بروجو بلام رونا برو سيدا رسونا خني خينم لبي يقري آلايسو خني خينم لبي يقري آلايسو هر یک جوان آزادی خوازان ده همان دمیده تکوشر فارس مهدی اسلامیان ده بربانگا نه گلانا بگوتن و سرودا ای رقیب بر به دار سیداری و دچن و به وی رنگ ده سال 2010 ده جالی کمارا اسلامیا ایرانی و هاتن دار وگرن باوری به تاف و حسکرنی باوری به وگر آوازان جبوگانیان باوری به گیلیک شقیرین شوان و هلبستان دحم بیزا مرینه ده دیدمین گفرین ده بسوچ و باسکین گبوگان گره دیدن کمین جبو باجاران داتینن و دستی کلانان جیدکن و کوچهان دار ودکن باوریات ده باوریا چاوینته کو طاف فیری صبحان کرن کو لسر ملی چیایان دلو دیگزینگا هر فصلی ده حتی بربانگا هر قیوی بکوه سر لیوین سرما بریه و چاوین بخو این اجتماعی باوریا دستین تکو ایش و تنگزاری بکانین چالاک واندان ناساندن ده جوان را گود چاوا بینا بروندگان ببارینن لسر ترمار حیزاروگین بشت شر و خلایان ده یکو آواز و بلوران فیرگر حتی پارچه گلیکن زور جیبکن جبو زنگان تیجه بکن جهناسین گرم جبو بیرانینا سردمین گلیستانان و رومتان باوریا دکو جگوه هلبستی را گود حتی جیان بکه بچمالا کیجان هیسان اندوی ولاتی ده و خلوتا بوان سی رنگ زاروکان امی ببازن دیاری نکره بو ما مستفرزات دلی خواه گیانی خواه امی بچن اوش اوکیانوسان و ور و درنگ شین ده وک وزینن حمو جیهانه مانه رنگ آزادیه شین لو ما بچابین ریحوال شیرین امی بنیرن لچیاین کردستان امی دستین خواه بدن هف و بدنگ حوراز بچوک 7 سالی امی بیجن شهید نامرن امی بچن گل هوال فرحات بنوایا چیایان را امی بانک لهوال علی بکن با آوین ایشان امی آوا بکن روژین خوش و بدنگ چویکه که ده پنجره هوال فرزاد ده
ئەمێ باغێک ژوگلێن قەندیل دەینە سەر ڕوێوی بەی کو شیار بە بەجخەوێ ji awirên heval şîrîn ên hê xilmaşî em ê rojbaşa hevalan rakînin em ê li deriyê hicrika heval Ferhat û Elî bixin bi nameya heval Ferzat em ê bineqişînin asîman û em ê biqelîşînin dîwarên zîndana evîn û binêhêrin li asîmanê ji rengê azadiyê em ê paşê dengê xwe bi dengê hewraz re bikin yek û bêjin min hewrazim heft salî me şehîd 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 namirin. Belê li ser girîngiya roja nehê Gulanê ku di sala çardemîn de ye şehadeta şoreşgerên Kurd Şîrîn Alemhûlî, Ferzat Kemenger, Ferhad Wekîlî, Elî Heyderiyan û Mehdi İslamiyan li ser berxwedana li zindana Îranê û bandoreke çawa li gelê Kurd bi giştî bi taybetî li gelê Rojhilatê Kurdistanê kiriye siyaseta rejîma Îranî ya qirker li dijî gelê Kurd û bersiva van şoreşgeran van şehîdên bi berxwedana xwe ya dîrokî li hember wan çawa bû. Em ê van pirsan bi endama komelgeha jinên azad a Rojhilatê Kurdistanê kejarê Birêzberî Van Şaho binirxînin. Birêzberî Van Şaho silav û rêz hûn bi xêr hatin weşana me. سلااو ڕێز لە ئێوە و لە بیسەرانی دەنگی گەل زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەێ هەر بژی سپاس دکن دەستپێکێ ئەموان شەهیدان برێزداری ببیرتینن و بەجنەخوا لە هەمبەروان شەهیدên تەکۆشین ئازادیە gelê Kurdistanê û hemû gelên bindest ditawînin di şexsêvan şehîdên nehê Gulanê. Belê destpêkê Birêzberî Van Şaho em destpêkê sergiringiya nehê Gulanê berxwedana nehê Gulanê bi dervekirina van şehîdan giringiya wê ya dîrokî çawa ye hûn çawa dinirxînin fermo. بەڵێ سەرەتا منیش دەمەوێت لە کەسایەتی هەواڵان شیرین عەلەمهولی، فەرزاد کەمانگەر، ئەلی حەیدەریان، فەرهاد وەکیلی و هەروەها زیندانی سیاسی فارس مەهدی ئیسلامیان سەرەتا دەمەوێت لە کەسایەتی ئەم شەهیدانەدا شەهیدانی ڕێگەی ئازادی کورد و کوردستان بەبیر بێنمەوە و هاوکات لەگەڵەوەدا سەری ڕێز و نەوازش لە بەرانبەری تێکۆشان و بەرخۆدانی ئەم هەواڵانەدا دادەنوێنم. دیارە ئەمڕۆنەوەی گوڵان 14 ساڵ تێپەڕە بێ لەسەر شەهادەت یان خود ئەوەی کە لە سێدارەدانی ئەم تێکۆشەرانەی گەلی کورد لەلایەن ڕژێمی ئێرانەوە تێپەڕ ئەبێ. بێگومان بەرخۆدان و تێکۆشانی ئەم هەواڵانە لە زیندانی ئێبینی تاران ئەوەی سەلمان کە لە ڕاستیدا ئەگەر داگیرکەرانی کوردستان هەرچەندە بیهەوێت بڵێن دەسەڵاتی خۆی سیاسەتی خۆی بەسەر گەلی کووردا بسەپێنێ ناتوانێت چۆک بەو تێکۆشان و بەرخۆدانەدا بهێنێ. دیارە مانگی گوڵانیش بە تایبەتی لە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو و هاوکات بە تایبەت لە تێکۆشان و بەرخۆدانی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد بە ڕێبەرایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە مانگی شەهیدان پێناسەکراوە. ئەڵبەتە بۆ بڵێن لە چوارچێوەی ئەو بەرخۆدان و تێکۆشانەدا ئێمە دەزانین کە گەلی کورد لە تەواوی مانگەکانی ساڵدا لە ڕاستیدا بەدیلی زۆر گرانبەهای داوە ڕۆڵەی بووەتە قوربانی ئەم خاک و هاوکات بۆ ئەو تێکۆشانش قوربانی داوە. بە تایبەت ئەگەر سەیری مانگی گوڵان بکەین ئێمە لە ڕاستیدا بڵێن هەر لە بەرخۆدانی لەیلا قاسمەوە حتا بەرخۆدانی شەهیدان شیرین عەلەمهولی و هاوڕێیانی هاوکات لەگەڵەوە مزگین هۆزان مزگین و هەروەها یعنی زۆرێک لەو هەواڵانە هەیە کە لەوانەیە ئێمە لێرەدا بەڕاستی ناوەکانیان بەداخەوە لە بیرمان نەبێ، بەڵام لە ڕاستیدا مانگی گوڵان مانگێکە کە پراوپڕە لە تێکۆشان، پراوپڕە لە ئەو بەدیلانەی کە گەلی کورد لە پێنا و سەرخستنی ئەو تێکۆشانەدا داویە. مانگێکە کە ئەتوانین بڵین بەرخۆدێران یان خۆ تێکۆشەران بە پێشەنگایەتی خۆیان
بۆ خڵقاندنی ژیانێکی ئازاد هەتا کۆتایی ڕەنجیان داوە هاوکات بۆ ئەوەی کە هیوایەکی گەورە بەڕاستی لەناو گەلاندا دروست بکەن بەرخۆدانی مێژووییان خڵقاندووە ئێمە ئەو بەرخۆدانەی کە لە زیندانی ئامەد لە ساڵی 1982 جارێکی دیکە لە زیندانی ئێبینی تاران بە تێکۆشانی هەواڵ شیرین و هەواڵانی جارێکی تر بەڕاستی مێژوویان نووسیەوە مێژووی بەرخۆدان و قارەمانیەتیان نووسیەوە بەگشتی ئەکرێ لەسەر بەڕاستی لەوانەیە مرۆڤ نەتوانێت بەڕاستی پێناسەی بڵێن ئەم گەورەی ئەم مانگە یان خود ئەوەی کە ئەو تێکۆشانە یان ئەو بەرخۆدانە بەڕاستی لە مانگی گوڵاندا کراوە لە هەر چوار پارچەی کوردستان ئێستا تەنیا لە پارچەیەکی کوردستان نەبووە ئەم تێکۆشان و بەرخۆدانە وەکو باسمان کرد لە پارچەکانی دیکەی کوردستانیشا بەڕاستی کورد بۆ سەرخستنی تێکۆشانی خۆی بۆ هێنانەدی ژیانێکی ئازاد بۆ گەلەکەی بەردەوام قوربانی و بەدیلی داوە. برێز بەریڤان شاهەوە پرسە دویەمیژی مەدخواستان ژوە بپرسن و بەرسڵەوەی هەماهەمەداک و بەرخۆدانە لە زیندانین ئیرانی باندۆرەکە چاوە لە گەلێ کورد بگشتی کرد و هەنێکی بەرسڵەوەیژیدا کۆباوەکی بەرفرە بووی میراسەکە دیرۆکیش بوو تەوایی تەکۆشینە ئازادیە گەلێ کورد ئەموارە سەر پرسا خۆی سیامین ژیوام دخوازن بوێ هون بنرخینن سیاسەتە ڕەژیمە ئیرانی یا قڕکەر لە دژی گەلێ کورد بە چ ڕەنگی دزندانە دەهات مەشاندن و بە تایبەتی بەرسڤە وان شەهیدان لە هەمبەر vê سیاسەتە قڕکردنی چاوا بوو باندۆرا وێ لەسەر بەرخۆدانە زندانان یê li him rojhilat him jî li Îranê çawa bû. بەڵێ دیارەکە دەزانی کە بە درێژایی مێژوو لە ڕاستیدا بە درێژایی مێژووی دەسەڵاتە یەک لە دوای یەکەکان لە ئێراندا بڵێن هەر یەکە و بە شێوازێک بەڕاستی هێرشی کردووەتە سەر گەلی کورد سەر ئیرادەی گەلی کورد سەر دەستکەوتەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بێگومان ڕژێمی ئێرانیش وەکو میراسێک لەو ڕژێمە فاشیستانەی کە بەردەوام وەکەڵێ هیچ ڕەنگێکیان نەناسیوە هیچ هێزێک هیچ کللتورێکیان ناسیوە و قبولیان نەکردووە ئێرانش بە هەمان شێواز ڕژێمی ئێرانش بە هەمان شێواز بەڕاستی بەردەوام هێرشی کردە سەر گەلی کورد حل لە سەرەتای بەسەر کارهاتنیەوە ئێمە ئەوەمان بینی ئەگەرچی لەوانەیە لێرەدا زۆر کاتی ئەوە نەبێ یان دەرفەتی ئەوە نەبێ باس لەسەر مێژووی تێکۆشانی گەلی کورد لە بەرامبەری ڕژێمی ئێراندا بکەین بەڵام ئەوەی کە گرنگە بێت لێرەدا ئاماژەی پێ بدەین دەوڵەتی ئێران لە ڕاستیدا ویستی بە لە سێدارەدادنی ئەم هەواڵانە هەواڵ شیرین هەواڵ فەرزاد و هەواڵانی ویستی لە ڕاستیدا ترسێک لە ناو دڵی خەڵکدا دروستدا ویستی ببێ بە ڕێگری لە بەرامبەری ئەو تێکۆشانە کە تێکۆشانێکی ڕاستیە یان خود بڵێن بە دوای ڕاستی کۆمەلگادا دەگەڕێ ویستی ئەم تێکۆشانە نەهێڵێ بەربڵاو بێتەوە بە خیاڵی خۆی لە سێدارەدانی ئەم هەواڵانە گەل دەترسێنێ بەڵام من بۆ خۆم شاهدی ئەوە بووم کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەو کاتە گەل چە بڵێن ئەم شەهادەتە چ کاریگەریەکی لەسەر گەل بوو بینیمان کە بەڕاستی خەڵک پۆل دەڕژایە ماڵی شەهیدانەوە ئەو هەواڵانەی کە لە سێدارە دران خەڵک بڵێن بە شێوازێکی بەرچاو هەموو بایکۆتی چوونە سەرکاریان کرد لە ڕاستیدا دەوڵەتی ئێران نەیتوانی چۆک بە ئەو تێکۆشان و بەرخۆدانە بێنێ هاوکات ئەمەوێ ئاماژەت بدەم بە هەندێک لە وتەکانی ئەو شەهیدانەدا نمونە هەواڵ شیرین ئاماژە بەوە دەکات دەڵێ ناتوانن بە نکۆڵی لە هەبوونم نکۆڵی لە کوردبوونم بکەن یا بۆ نمونە هەواڵ فەرهاد ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەگەر مردن بۆ دوژمن وەک ئیژدیهایەک بێت بۆ من وەک مێرولەیەکە سێرکە مەسەڵەن لێرەدا لە ڕاستیدا تۆ لە وشە بە وشەی قسەکانی ئەم شەهیدانەدا تۆ بۆنی ئازادی بۆنی ژیانێکی ئازادیان خۆن مانیفستۆیەکی بۆ ژیانێکی ئازاد ئەبینی دیارە ئەوان بەم شێوازە بە ئێمە دەڵێن کە مردن بەڕاستی هەمیشە کۆتایی نییە بەڵکو لە وتەکانیاندا پێمان ئەڵێن کە دیارە هەر یەکە لەو وتانەوە باسمان کرد وانەیەکە بۆ ژیانێکی ئازاد و سەرەتایەک بۆ بەردەوامیدان بە تێکۆشان و بە بەرخۆدانە
کە ئەگەر لە سێدارەدانی هەریەکێ لەو هەواڵانە دیارە دەبووە و دەبێت و بووە بە بەڕاستی ڕەمزی بەرخۆدان بۆ هەموو ئازادی خوازان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا لە پارچەکانی دیکەی کوردستان لە دەرەوەی کوردستان لە ڕاستیدا بووە بە ڕەمزی بەرخۆدان و تێکۆشان کە ڕەنگە ئەمە ڕەنگە هەر ساتێکی خەباتمان ئەو لە تێکۆشان و بەرخۆدانی ئەوان بەڕاستی هێزێکی تازەمان پێبەخشێ بۆی کە ڕێگای تێکۆشان بەردەوامی پێ بدەین ئەمڕۆژ ئەگەر سەیرەکەی ئەمڕۆژ ئەگەر سیرکن لە بڵین لەوانەیە مەزاری ئەو شەهیدانە لە ڕاستیدا شاراوە بێت بەڵام ڕێگایان ڕوونە پێویستە لێرەدەوە یعنی ئەمە ئاماژە بەوە بدەم ڕژێمی ئێران دەبێت ئەوە بزانێت کە وتەیەکی بەناوبانگ هەیە کە باڵندەی قوقنوس هەمیشە لە خۆڵەمێشی خۆی بەڕاستی خۆی بنیاد ئەنێتەوە کە دیارە گەلی کوردیش لە ڕاستیدا ئەمەی سەلماندووە هەر لە ئەو ڕاپەڕینی بڵێن لە ئێستادا ساڵونیەک تێپەر دەبێت بەسەر ڕاپەڕینی یان خۆت بڵێن شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەلبەتە بە پێشەنگایەتی ژنان بەڕاستی ئەمە سلمێنەری ئەوەیە کە ناتوانێ ئەم ڕژێمە داگیرکەرانە و بە تایبەتی لە ڕژێمی ئێران ئێمە چون ئێستا ڕۆمان لە ئێرانە ناتوانێت بەڕاستی چۆک بە تێکۆشانی گەلی کووردا بێنێ ئەگەر سەیرەکەی ئەگەر لە ساڵی 2008 و بۆ 2010 هەواڵ شیرین لە زیندانەکانی ئێران ئەم دروشمەی وتووەتەوە و ساڵانێکی شەباتی کردوە لە پێناو بەدیهێنانی ئەم دروشمە کە ئێمە بینیمان لە ڕاستیدا ئەم دروشمە غەوغای دروست کرد یعنی لە تەواوی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و سەرانسەری جیهان بەڕاستی ڕەنگی دایەوە ئەمە دیارە یعنی خۆ بنیادنانەوەیە لە ڕاستیدا ئەمە نیشاندەری ئەوەیە کە هیچ کاتێک هیچ داگیرکەرێک وەکو چۆن مرۆڤایەتی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خەبات و تێکۆشان هەبووە لە بەرامبەری دەسەڵاتداری بە هەمان شێواژ لە ڕۆژی ئەم ڕۆژماندا ئەم دەسەڵاتدارانە ناتوانن بگەن بە ئەوەی کە ئەیانەوێت لەوانەیە هەندێک بڵێن قۆناغ بیانەوێ مەسەڵەن دەسەڵاتی خۆیان بسەبێن بەڵام کۆمەڵگا خۆی جەوهرێکی وای هەیە لە ڕاستیدا ناتوانێت ئەم دەسەڵاتێکە لە دەرەوە دێ ناتوانێت قبوڵی بکە یەکسەر بەرتەکدانەوەی هەیە کە ئێمە لە ڕۆژی ئەم ڕۆژماندا دەیبینین خەڵک لەناو وەک ئەڵێ دەست و پەنجە نەرمکردندایە بە تایبەتی لە ژیانی ئەمڕۆدا ئێمە ئەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێران بە چه شێوازێک لە ڕاستی دەیهەوێت تۆڵە لە تێکۆشانی گەلی بەرخۆدەر و ئازادی خواست لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکاتەوە زانین کە چه ژیانێکی ناهەمواری بۆ گەل خەڵقاندووە بەڵام لە ڕاستیدا ئەم سیاسەتانە ناتوانێت چۆک بەو بەرخۆدان و تێکۆشانە بدا. بەێ برێز بریڤانشەوە ئەندامە کۆمەلگەها ژینên ئازاد ئێن ڕۆژلاتی کوردستانی کەجارێ ئەم gelek سپاس دکردی بۆ بەشداریەوە ئەم دخەباتەوە دە سەرکەفتنێ دەخوازم gelekî سپاس دکەم سپاس بۆژی. برێ گۆدارین هێژا دیسا di salvegera çardemîn ya berxwedan û şehadeta van şehîdên şorijger ê tekuşîna azadiya gelê Kurdistanê di nehê Gulanê de 2010 de ku şehîd Şêrîn Alemhûlî, Ferzad Kemanger, Ferhad Vekîlî, Ali Heyderiyan û Mehdi İslamiyan van şorijgerin ku ji ber siyaset û polîtika rejîma Îranê hatine dervekirin bûne wekê destanên berxwedanê li zindanên Îranê û Rojhilatê Kurdistanê belê em ê vê mijarê jî berdewam bikin ha em bende telefonekî ne ew jî birêz ehwendî çiyakûn ha amade ye endamê meclisa pijakê ye birêz ehwendî çiyakû silav û rêz dem baş hûn bi xêr hatin weşana me. Silav û rêzên min bû we û bû guhdarê we heye. هەر بژی سپاس دکم برێز ئەهوەن چیاکۆ ئەم نها وەک ئەم دەزانن 14 سال لەسەر بەرخوادانێکی دیرۆکی دەرباس بوو نەهێ گولانێ ji بوو تەوایی gelê Kurd bi taybetî ji بۆ gelê Rojhilatê Kurdistanê xwe dîwatayeke pir giring e çend şehîdên ku bi bawerî û vîna xwe li hember zilma rejîma Îranê ya qirker rawestiyan şehîd
شیرین علمهولی، فرزاد کەمانگەر، فەرهاد وەکیلی، علی حەیدەریان و هەروەها مهدی ئیسلامیان. di derbarê vê de destpêkê giringiya vê rojê wataya wê û berxwedanawana em dixwazin weke pijakê hûn çawa dinirxînin. Fermû. بله سری دا کسایتی شهید شیرین علمهولی، شهید فرزاد کمانگر، شهید فرهادی وکیلو، شهید علی حیدریان پیمان خو گل همو شهید کردستان نو دکم و سیاست اعدام، سیاست لسیداردان کمار اسلامی ایران جاری کردن محکوم و شرمزار دکم. بله. براستی دا شهید بون یا اعدام کردن و حوالا گریدای پیواژوی نو بو کوله روشالات کردستان دا پیشنگایتی پجاگ و بتابل پیشنگایتی او حواله لهنگی ما دست بکه. یعنی هم دزانین کل کل روشالات کردستان چې د سپیکی سرکار هاتنه کماری اسلامی و تکوشینک برای و بر اما او تکوشین نگیشته انجامه. رو دکاری بیجی ناوبین سال 90 دا تکوشی که هبو او تکوشین هندک پاشک شکر رژیم جی سرخوش بو کویدی به هرتش داوی آنیه و جاره کدن کرد تکوشین نکاره بکه و گل جی جبر کن نتیجه پیویز نگرد بو هندک بیهیویتی سرگلدا چه ببو پجاک هات میدان وی تابلوی داگیش کرد جاره کتر هم تکوشین کرد پیش از لروشالات کردستان و دجمن راگوت که تو جاره نکاری ایوی آزادی خوازی لما بکوژی تکوشین جاره کتر پولند بو هم گل جی جاره کتر ایوی جرا چه بو گل جاره کتر کتنی و صحای تکوشینه و براستی پیشنگایتی حوالن پجاک و بتایبت چار حواله که لنوه گلانه بدست کمار داگیرکره ایران اعدام بون رول کیوانی پرمزن بو شهید فرزاد، شهید شیرین، شهید علی و شهید فرهاد. یعنی وا حوالا نتنی لروشالات کردستان دا تکوشینه کی معظم برای و برن وا حوالا دخواستن پارادیگمای ریبراپو دخواستن آرمانچ پجاکی کو نتنی بو گل کرد بلکو بو همو گلن ایرانیه بگیجن دروی کردستانش. یعنی وانا هر چار حوال تهرانی هاتنا دست بسر کرن ساز حواله دن هبون لزندان دابون اما نوه گلان بزانابون چون او چار حواله که دخواستن تکوشین کل کردستان دست بکردیه بگیجن جیکتن ایرانی وانا هل بجاردن اعدام کرن. بله. او مرو دکاری بیجی راستی و حوالاتین سر زمان که چه تکوشینی برای و برن و وی دمیجی اساسا نوبر دولت داگیرکر ترک و دولت داگیرکر ایرانی دا هماهنگی هبو. یعنی چند روز بریاوی احمد نژاد سردان ترکیه کر برایدار ترکیه را رونش اساسا به هورا خواستن دربیگ لکرد بدن و هاتن لزندان اوینه دا وی تشتی پراکتیزه کرن اما لاساس دا هر چقدر چار حواله هجای ما شهیدون اما وی روژه یعنی روژه نوه کلانه مرو دکاری بجه روپله کتنی نو دست بکر بو تکوشینه جبر وی براستی وی روژه نوه کلانه رغم ایکو اعدام و سداردان و حوالا همه مغمگین کر اما روپله که نوجی و بو اصرار که زیدتر لتکوشین دست بکر هم دکارین بیجین اساسا اگر سال بوهی ام لإيران ورشلات كردستان الشاهد شورش جنجيان آزادي بون بردوامي وي تكوشيني و بتا بشيشي على موليكو هركز دزاني لزندان تهران دا يعني ايكو دويرا هاو بندي بون لزندان دا بون دبيجن وي دمي بحث جنجيان آزادي جمراكريا هر حوالك راستي بخو حقيقتك و راستي كتين سرزمان مرود كارجي گرنگی وی روژه دوی آوائیه. بله برز اهوان چاکو نها پرسا دویمیجی هنکی بلکه نوا خفتن خودت هنکی بحثا ویجی کریه ام تخوازن پرسا دویمین ده برخودانا لزندان ایرانی یعنی پشتی قوناغا شهادت وان حوالان چار حوالین کتا بحث کر 14 سال وگراوان ایرو لزندان ایرانی باندورا که چاوا هاتا کرن قوناغا که چاوا هاتا دست پی کرن پشتیوی جبو شورشا رجلات کردستانی وک شورشا جنجیان آزادی جیتی ناس کرن باندورا که چاوا کرن منه که ویجی بنرخینه فرمو. بله دراستی دا لسالن هشتی دا یعنی 10 سال دست پی که سرکاراتنی کماری اسلامی
وەکو من لە بەرسیبی پرسێ بەرێژا گوت تێکۆشینێک هەبوو گەلێک ئینسانێ لە هەنگ و قەهرەمان گەلن ئیرانی کەتنە زیندانی ئیرانی و بڕاستی بەرخۆدانیژی کرن ینی داستانێ بەرخۆدانی لە زیندانی ئیرانێدا هەم لە سەردەمی شاهدا و بەتایبەت هێزن چەپ هێزن گەلێن بندەست و 10 ساڵی دەستپێکی کۆماری ئیسلامیداژی هەبوویە ئەما پشتی یەک و کۆماری ئیسلامی حاکمیەتی خۆت چێ کرد لە ساڵی 90دا دەکارم بێژم هەوایەکی تەسلیمیەت سەر زینداندا حاکم بوو ئیدی بەرخۆدان ئیدی بەتایبەت وێژەی بەرخۆدانی ئیدی ئەو بوو جێوی نەما ئەو جارێکی دێن تێکۆشینی پەژاگ و بەتایبەت بەرخۆدانێ وا چار هەواڵ جارێکی تر واتایەکی نودا بە بەرخۆدان و ینی ئەو هەوایەک و بێدەنگیەک هەبوو ئیدی زیندان بوو جێ تەسفیەکردن ئیدی بەرخۆدانی واتایەوی نەما بوو جارێکی تر جان گرت و بەتایبەت شەهید شیرین لە بەردانی خۆدا لە هەمبەرێ دژمن بەناودەنگە نامەیە شەهید فەرهادێ وەکیلی هەیە هەبڵ عەلی حەیدەریان هەیە نامەیەن شەهید فەرزادی کەمانگەر هەیە و بەڕاستی ینی وێژەیەکی نوێ ئەدەبیاتێ بەرخۆدانی جارێکی تر ئەو کرد ئەو خونی نو خستە ناو دەمارێ تێکۆشینی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیرانێ هەرچوو بۆڵەند بوو و بەڕاستی شۆڕشی ژن ژیان ئازادی دەکارم بێژم لووتکەیە وی ئاکامێک و لە بەرخۆدانیەک و لە زیندانێدا لە زیندانی ئەوینێدا لە عالیێ وا چار هەواڵ و هەواڵی دنجی و پشت ڕاهاتنە یادام کردن یا بەریاوان یادام بوون یا حەبسێ ئەو کشاندن ینی دەکارم بێژم بەردەوامی وی بوو ئەگەر وا بەرخۆدانە نەبانە بەڵکو شۆڕشی ژن ژیان ئازادیجی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا وسە نەهات بایە هۆڵێت بەرێ هەری داوی پرسامەی داویژی ون دکارن کۆنکرێتی vê nirxandina xwe jî serhev debînin bername me berbdawî vê diçe siyaseta rejîma Îranê ya qirker li dijî gelê Kurd piştî bi darvekirina van şehîdan bersiva van şehîdan li hember vê siyaseta qirkirinê jî di wî warî de em çawa bêjin rejîma Îranê îdîjinha û pê ve li hember gelê Kurd siyaseteke çawa birêve dibe em behsa vê jî bikin hinekî بله در راستی دا اگر هم دیروکی 100 سال دولت ایران میزه بکن پر کرد بیجین دما کو دولت نو تینه سرکار ده بیجین اگر ما کاری کردستان بدن کن جیدن ایران جی هم دکارین بخینه بن اوی خو حاکمیت خو ازن چپو دموکراتیکی ایران جی او بکن مثلا میزه که لسردم رضاخان دما کو شورش کردا به سرکشی سمکو تشکاندن ویجا ایگل جی بندخن و هێزی چەپ و دموکراتیکی ئیرانجی بندخن لە سەردەمی کۆماری کوردستاندا پریەک و کۆماری کوردستان هێرش دەکەنە سەروی و قازی محەممەد و هەواڵەوی ئەدام دەکەن و پشتیوی حاکمیەتی دەکەن لە سەرداسەر ئیرانێدا دەماکو ڕژیمی خومێنیژی تێ ئەینی وسا یەکەمین فتوای خومێنی هێرش بۆ کوردستانە ینی وانە باش دەزانن کە کوردستان سەری خۆ ناتەوینێ و تو اگر کردستان بنخست دکاری جیتر بنخی اگر کردستان سر پیابه تأثیر لسر جیدن ایران جیدکه او سیاست هر بردوامه و بردوام جی بکن حتی آزادی کردستان مسوگر نبی او بردوام کن جبه کد ترسکی وان لا او وین آزادی گل کرد هیا و بتایبت شورش کنو با پیشنگایتی شورش پژاک و بە پێشنگایەتی حرەکەتی ئاپۆیی پێشکەتیە ژبەر و وان نەدزانن ئوفقی وی شۆڕشی ئوفقێکی دوورترە تەفگەرێکی بەهێزە ئیرادە تێدا هەیە ترسێوان دەکارن بێژم چەند قاد بووە و بەوی ئاوایی ئەو دەکەن ینی ئەوێ خۆ بەردەوام دەکەن ئەگەر ئەم مێزە بکەن لە دەمێ شۆڕشی ژن ژیان ئازادیشدا دەکارن بێژم هێرشی هەرێ مەزنیوان لەسەر کوردستان بوو و لە کوردستان داژی زێدەتر وا هێز هەدەف دەگرتن و پێشنگایەتی وی شۆڕشی دەکەن ینی بە هەموو ئاوای خواستن کەسێک و نزیکایەتی وان بە تەفگەری ئازادی هەیە وانە تەسفیە بکەن وانە بگرن یعنی ترسێوان هەیە و گۆڕە وی ترسێویژی حرەکەت دەکەن لە هەمبەری ویژی بێگومان ئیرادەیە مە هەیە ئیرادەیە گەلی کورد هەیە و ینی دوو ئیرادە بە هەوڕا لە ئەودانە ینی هاتنە هەمبەری هەو ئەم باوەڕین بە پشت بەستن بە هێزێک و بە
هیویەک و وا شەهیدی قەهرەمانی ئێمە دەرخستنە هۆڵێ هەری داوی ئیرادەی ئێمە سەر ئیرادەی دژمن سەر بکەوێ و سەرکەوتن مسۆگەر بکەین و بەبێ ئاوایی لایەقێ هەر چار شەهیدێ نهێ گوڵانی و هەموو شەهیدی کوردستان ببین. بەێ برێز هەوەن چیاکۆ ئەندامی مەجلیسا پژاکێ ئەم گەلێک سپاس کردی بۆ بەشتاریاوە ئەف دەم ژبەرەوە قەتاند ئەم دخەباتی وەدە سەرکەفتنی دخوازن ڕۆژ و خۆش و شاد و سەرکەفتنی جوەرەیە ویتکن دەم باش بۆەوە خەباتەوە ڕاژی سەرکەفتن سەرچاوە. بەێ گوداری هێژا بڤیرەنگی ئەم هاتن داویە بەرنمەیە خۆ حتا بەرنمەیەکی دن بمینی دخیر